به مرما را کشانک زورتر یا بالا حکومت امریکا لسر روشا تنگاوا باجر کوبانه و قارمانیا کچو خورتین کردان بو برسینگرتنا چتین تروریستین دولت اسلامی داعش روندا کرد لدورا واشنطن پایتخت ولات گرتین امریکا خونیشاندانک لبردم وزارت درویا امریکا پیکینان. خونیشاندران به یک دنگ و یک هلویست داخواز آلی کاری کوبان و پرچکرنا شروان کرد و پاراستنا مدنیان کرن. 25 روز کوبان بر خود ده نزدیک 50,000 کرد لامریکایی هیا ام تاف بدل کی گران تماشا کن و کردین واشنگتن ایرو اماتن افرا ام تخوازن بویژن حکومت امریکایی آلیکاریا کردین کوبان بکه. خونیشاندرین پشتوان برخودانا گله کرد و بتایبت برخودانا کوبان داخواز خود پیامه که دا را دستینونرین وزارت درویا امریکا کرن. لدیفرا به پیان بره و کوچکاسپی چون به همان رنگ دنگ و داخوازن خو گهاندن به هیویا بدز و اینان هلویستکا خورتر یا حکومت امریکا دیجی چکدارین داعش اوین باجر کوبان دور پیچ کرین. خونیشاندان واشنطن درجه پیدانا خونیشاندانان کردای دناف امریکا و هر چار پارچن کردستان و ولاتن اروپا و چندین ولاتن دیبو. کد خوازن ترسو گفن چکدارن داعش نبتن دیجی گله کردو که ماهین اولی و نتوی بلکو لسر پاراستن و تناهی سرانسری جهان بدنه ناسین. قارمانیا خورتو کچن کردال کوبان هست خلکن بیانی لوان و اول نجاره ایکیه خلکن بیانی هفسوزیا خو بو دوزا کردان دیار بکن. پیاما ما وکو امریکیان ارمنی جبو خشکو براین کرد او کو امگلوانن حتاکو اولکاری و آزادیا خو مسوگر بکن. اما وکو کردانی دانشتوی امریکا ماوی 25 روزه 26 روزه و قیرانی که بسر کوبانی دهات هێرشێکی چڕ و سەخت لەلایەن 30 ساڵ کە کەچەڵەکانی دەحشەوە بۆ سەر کۆبانی دەنجی خۆمان گەیاندە واشنگتن و ستەی دیپارتمەنت وەزارەتی خارجی ئەمریکا بۆ ئەوەی بتوانین زیاتر پشتیوانی لە خوشک و برا بە جەرگەکانمان بکەین بتوانین ئەو جنۆسایدەی کە لەسەر کۆبانی بە پیلان دانراوە کە بکرێ ئێمە بتوانین دووری بخێنەوە دەنجی خۆمان بگەینە وەکو هاوڵاتیەکی ئەمریکی کورد لە ئەمریکا بتوانین دەنگانەمان بگەینین و گۆڕانکاریەکی بچووک ئەگەر لێرە و لە ناوی وڵات بێ بتانین بیکەین بە دەستی خۆمان. هەلبەت جنا کورد ئەوە هەردەم لە کێلەکە زەڵامان بەرخودان کریە جێ خود خونیشاندانەدا و چەندین جۆرێن خەباتە ئاشتی دەگرێت. من گوڵاڵم گوڵاڵی ئاریا خەڵکی مەریوان دانیشتووی بەرکی ڤرجینیام هاتووینە سەرگرا خۆپیشاندان بین بۆ ساپۆرتی خوشک و براکانمان لە کۆبانەی زۆر پێم یانە ئەسێت لە دڵ و هەرچەنێ لەوانە فکرەکەم و خوێنم یەتە کوڵ بەڕاستی ئەو ژنە شێرە ژنانە کە لەوێ شەڕەکەن مایەی شانازیە بۆ من کە بڵێم ژنی کوردم پێم خۆش بوو بتوانم بڕۆمە کۆبانی لەگەل یانە شەڕ بکەم بەس بەداخۆ لەگرە ناتوانم سبا بکەم تەنها پێمان خۆش و بینە ئەگرا بە تەواوی دنیا بە ئەمریکا بە خەڵکانی تر بڵێن داعش ئەگەر نەیان وێسێنن لە کۆبانیە ئەتوانن تەواوی خاوەرمیانە بگرن ئەم جار ئێمە من خۆم کوردی مەریوانم ئەزانم جمهوری ئیسلامی چی کرد پێمان ئەگەر حکوومەتێکی ئیسلامی لەو منتەقا بێتە پێش ئینسانیەت لە بینەچێ هەر لە ئیساشێ بەریان بگرن. خالد فتاح دەنگە ئەمریکا لە بەردەم کۆچکاسپی.